بەناوی خی بەخشندە و میرەبان جەژنان پیرۆز بێ، خی گەورە تاعاتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشی لە هەموو لای قبول فەرموو بێ و ئەوەی کە لەم بەرنامەدا لەم تۆرەدا باسی دەکەین باسکردنە لەو عادات و تەقالیدانەی کە کۆمەڵگەی کوردی یاخود کۆمەڵگەکانی دیکە شتێکەڵی جەژنیان کردو و لە ڕاستیدا لە جەژندانین ئەوەش تازەکردنەوەی پرسە و سەردانیکردنی قەبرستان و لە هەمان کاتیشدا لە منداڵان و مێرمنداڵان و بەکارهێنانی یاری ئاگرینەکان و دواتریش بابەتێکی دیکە هەیە ئەویش جێگرتنەوەی ئامێرەکانی پەیوەندی و ئینتەرنێتە لە بنی سەردانکردن بۆ ماڵەکان کە ئەمەش بەداخەوە لەم دوایانەدا هەست پێ دەکرێت و کۆتا بابەتیشمان باسکردنە لە چەمکی سیلەی ڕەحم کە بەو مانایە دێ من یەم سەردانی تۆکەم بەبێ ئەوەی چاوەڕێکم کە تۆش ڕۆژان سەردانم کەیتەوە یان بڵێ مادەم تۆ سەردانە نەکردوم جەژنی پێشوو منم جەژنە سەردانی ناکەم یان ئەم جەژنە من سەردانی کردو جەژنی ئایندە ئەبێ ئەو بێ سەردانی بکە لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ مەکان. سروی سبێدەی جەژن وادەی لە دەرگەی دەروون مزگەنی شادی هێنا دڵمەڕوون و چاومەڕوون سروی سبێدەی جەژن وادەی لە دەرگەی دەروون مزگەنی شادی هێنا دڵمەڕوون و چاومەڕوون. جەناب تاوەکو مامۆستایەکی یانی چی شتێک بە پێویستە زانین ئێمە لە جەژنەکانە دووبارەی نەکەینەوە مەسەن نۆ جەژنە باز دەکرێت مەسەلەن قینە و ئەوە گەرنازایی هەندێک کەس لە بین یەکتریان نایکا سەردانی کۆمەڵاتیەکان ناکەن لەبەرەوەی لە فڵان کەس نەهاتووە چی پێم خۆشە قسەمان بۆ کەیسەوە تاواکارن و کەسانێکەوە شوازنکەوە بەم جەژن مبارەکەوایەت بێن بەسەرمانە چونکە ئەم جەژنە خۆی لە ئاینی ئیسلامە دوو جەژنمان هەیە هەیەکیان ڕەمەزان هەیەکیان جەژنی قوربان. داواکارشن و کەسانێکەوە بەو شوازە بەهۆی قین و هەر شتێکیەمانەوە ئەوە تێکەڵایە نیە ناو کۆمەلگا و ناو کەسکاریەتریە داواکارن و کەسانیان شانە دوورخن و ناوخۆیانە چونکە جەژن جەژنێکی ئاشتەبایی و پێکەوە ژیان و ئەم شانەیە چ جای ئەوەی کەوا مایەکی سەرانسەرش بە ڕۆژۆ بین بۆ خۆی تەبارەکە و تەعالا جا ئەگەری بۆگنەوە کینەوەی شتێکمان هەبێ معنە هەیە ڕەمەزانی چی بەتوان چی هەداشتێکی بین لە لای خوای گەورەوە نەڕوا زۆر سوپاسشتان دەگرم و زۆر هەرێک کەسی دیکە هەیە لە یەکەم ڕۆژ جەژن ناچێت بۆ سەر قەبران و بۆ سەر ئەوە ڕاستی ئەمە تا چەند لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێگە پێدراوە. من وەکو برای قسەکەم بە شتانە لە بعد ئەو شانە کە قبرستانەمانە بەکارێنن دراوسەیەکی بەسەر بکاتەوە دراوسێ بەسەرکاتەوە جارە سەدانی نەخۆش بکات ئەو شتانە جای قبرستان وە شتێکی وایە لە هەر جەژن قەینا ڕۆژێکی تر بچێ دوعای خێر بکە شتانەیە دوعای خێری بۆگەن نەکرد ڕۆژانی جەژن کەوە جەژنی خۆشیە جەژن خۆشیە ناو دراوسەکانیان بگەڕیە جەژنی فرۆزە ناو یەکتریا بکە گەرن ئازای ناو یەکتریا بکە ئەم شتانەک بۆ شوازیەوە یاڵە قەبرستان ئاودانکردنەوە بشتانە یاڵا گریان و ئەمانە ناو قەبرستانە هیچ شتێکی گۆڵای من و شتێکی نییە و شوازانە ئیشەڵا جەژن پیرۆز بێ لە هەموو لایەک جەژنێکی خۆشە بێ ئیشەڵا بابەتێکەیە کە مەبەستمە ئاماژەی پێ بکەین کە ئەویش هەندێ عادات هەیە عاداتە ئاینی پیرۆزی ئیسلام نییە بەڵام لەوە چێ زۆر گونجاو نەبێ و ئاینی پیرۆزی ئیسلامیش زۆر لەگەڵ یان نییە مەسەلەن نۆ جەژنە و سەردانیکردنی سەر قەبران و مەسەلەن سەردانی نەکردنی هەندێک کەس کەڵێ بەخوا من دڵم لەمانە تازە پاک نابێت و ئەم شتانە تا چەند پێت وایە کە ئەمانە بەڕاستی کرۆکی جەژنەکە لە ناوەبە ناوەڕۆکی جەژنەکە ئەپوکێنێتەوە. وڵای خۆی ئینسان بە ساقی ڕێزی لێ بکرێکە مردوو چۆ جێ خۆی بەواقەت جەژن بەریتە لای ئەوە هیچ تام و تێژێکینەوە جەژن لە ئینسانە زیندۆگانی بکە دڵێکی یەکێکی یەشانووە دڵی باشکەرەوە چاکەرەوە بەڕێی منەوە باشترە جەژن جەژنی خۆشیە لەک جەژنی ناخۆشی خۆشیە بەڵێ ئەو جێ حەقی خۆی تۆ جێ شوێنی خۆی بەڕاستیەوە تۆ جەژنە پیرۆزیێکێکە زین و بێت کە دڵ یەشانی بچێت دڵی چاکەیتەوە. ئەوەی کە تێبینیت کرد بێت لە ماوەکانی ڕابردووە لە ساڵانی پێشووە چی شتێکە بۆ هەستن کردووە کە بەڕاستی ئەبێ زیاتر ئێمە کۆنی بکەین وە لە ناوی بین وە بەڕاستی پەیڕەوی نەکەی چه عاداتێکە بووە جەنابی عەزیز داوە هەستە کردووە ئەم عاداتە پێویستەکان نەبێت یان کوێر بکرێتەوە بۆ ئەوەی کە برێوی پێ نەدرێت. وڵای سەر قەبرانە هەر شوێنی نابەجێ بەڕاستیەوەنە کە عادەت ئێمە ناگونجێت یان هەندێک جار یاری مناڵان یاری ئاگرینە تەقێن و یان دڵی خەڵکە ترسێنن و ئەوانش بەڕاستی وڵای خۆی بێ حکومت نییە لە شتانەوە بکرێت قەتەقەی بکات بە ناشکوی نەبێ ئاسمانمە هەر تەقوتۆقە با ئیش عەرزەکەمان خۆمان لەنەو تەقوتۆقە ڕاستە قەتە
باخوش لعزقا وانا تعرض والله هذا راك سيدنا خوش تلي طواونيا خوش تجي نابجيه بحكم قدقيقات بغرام يلت وانا كيف روشل وانا كهاور ديكل او تواني يلت كراوة بكراوة درقا وبنجري مالا بونو برا ما يجرين وداباري الاسمان كراوة بكراوة درقا وبنجري مالا بونو برا ما يجرين وداباري الاسمان سمة بطريقة ينقني زردخانة سمة بطريقة ينقني زردخانة سڵاوتان لەبێت جژنی ڕەمەزان لە هەموو سەرجەم موسڵمانە پیرۆز بێ بە تایبەتی لە ڕەمەزان لە ڕۆژوانی کوردستانیش ئینشاءڵڵا ئەم جێژنە بێتە مایەی خۆشی بۆ منەتەوەیە بەڕاستی جێژن لە دوای جێژن تامی نامێنێ وەک جاران خاستن بە بۆنێ ئەم شەڕ و قەیرانی ئابووری و ئەو شتانەوە تەواو ناڕەحەتی بۆ خەڵک دروست کردووە تر تەمە ناکەین ئینشاءڵڵا ئەم جێژنە ببێتە دوا جێژن نەهامێتەکان بڕەوێنێتەوە و خۆشی بەسەر بە دڵی خەڵکا بێت و کوردستانیش بەشە بێت لەو ئارامیە بەڵام هەمیشە جژنەکان مەسەن ئێستا باسی 80 بۆ 80 بکەین ئەو سەردەمە جەنگی عێراق وڵاقل هەر جژنی کردو هەر لە بابەتە ئاینەکان خۆی لا نەداوە باسێکی جیاوازی جژنانی ڕابردووی ئێستان بۆ بکەی فەرقی چییە جیاوازی چییە جاران چییە کرا زیاتر خۆشتر بوو لە جناو وڵی تەبعاً خۆ بۆ تەمەنێمە تۆزە مناڵ بووینە هەشتاوەش بۆ نەوەتەکان بەزا ئەو کاتە قەناعەت هەبووە قەناعەت لەسەروی هەموو شتێکەوە بووە خەڵک دڵخۆش بووە خەڵکی یەکیان خۆش ویستویستا بەداخەوە شتەکان گۆڕاوە شتەکان زۆر گۆڕاوە ناقەنەعەتی دروست بووە ئەو عادەت و ڕێکارە ئەو عادەت و تەقاعدانە چی لە جژنا پێویستەکە کوێر بکرێنەوە نەهێڵدرێن بەتایبەتی سەردانی باسی نۆ جژن ئەکرێ باسی سەرقەبران نەکرێ باسی تازەکردنەوەی پرسەکان نەکرێ هیوایە بۆ سەرخۆشیە چێ وڵی خۆ بە تاکید ئەو شتانە تۆ ئەگەر بتێ بە ڕازگویانە لەگەڵ خۆی خۆتابی نابێت تۆ پرسە و نۆی مرد و ئەم شتانە وا بکەی کارێ وا بکەی جێژنەکەت نەکەی لە بەڕاستیەوە لە ڕێدەرچوونە یعنی ئەوە هەر لە ناو مسلمانە نەهی لێکراوە اینجا خەڵکی ئەبێ بەڕاستی ینی بگەڕێتەوە بۆ سەردەمی کۆنکا کە خۆشەویستی خەڵک وەکو یە خێزان تەعاملی کرۆ بەداخەوە ئیسلام تۆڕی کۆمەڵایەتی و تەکنۆلۆژیای وای لە جێژن کردو جێژنەکانی بێتام کردووە ئێمە نابێ گەڵ ئەم وەزعانەیە هەڵکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ کۆن خەڵک هەر شارێ وەکو یە خێزان تەعاملیان کردەوە خەڵک دڵخۆش بۆ بە جێژن خەڵک گردن ئازایی لە یەکرۆ هاتشوەیەکی کردو بەداخەوە ئێستا تۆ سەیرەکرد ناو خێزانەکانە برا و خوشک دایک و باوک هەمووی لەوەی لە ڕێگای کورتە نامەیەک و پیرۆزبایە لە یەک بکایانەکە ئەمە بێتی تام و لەزەتێکێ بێ هیواشەیە بەڕاستی جژنەکەی کردووە بە ئیستیقلالی کردو بۆ خۆ عرضکردن واتە سفرەکەی عرضەکە خواردنەکەی جلەکەی پارەکەی سامانەکەی هەر بەجددی جژن بۆ ئێمە خۆمان فەرسکیان بۆ ئەوەیە کە لە ڕەمەزانە چۆن زەکاتەکەمانداوە بە خەڵکە هەژارەکە هەمووان بەیەکەوە سفرەخوانێکی ڕاستاوەمانە بێ یان ڕسمەگرێ و سناپەگرێ و ڤیدۆ ئەکرێ و وڵی براگیان جێژنی مسلمان تۆ بێت جیاوازی کەی لەگەڵ جێژنەکانی ترە جێژنێکە دیهێناوە غەیری جێژنی توێ لەگەڵ ئەمەیە تێکەڵکێشەکەی بەڕاستی ئەوانە پێی ناوترێ جێژن ینی جێژن بۆ خۆ عرزکردن نیە جێژن ئەوەیە پێش جێژن تۆ ئاور لە بڕای بسلمانە دەیتەوە لە خوشکی بسلمانە دەیتەوە کەمە دەرامات فەقیرەکان هەژارەکان بەسەر بکەیتەوە بسی سەردانیان بکەی نەخۆشەکان بەسەرکەیتەوە تۆ ئەمڕۆ ئەبینی ئەوەتانێ خەڵک یەک مانگە لەم بازاڕەیە ڕێگان نییە بڕۆی بەس هەڵپەی جلوبەرگەکە یعنی تۆ تێ بە جلوبەرگ چی بکەیت تۆ گەر خۆت ناخت پاک نەبێت جلوبەرگ چۆن تۆ پاکاتەوە بە تاکید ئەم شتانە پاکت ناکاتەوە اینجا ئەوەیە تۆ بیتەوە سەر ڕێگا ڕاستەکە سونەتەکان چۆنی بۆ ئاوا جێبەجێکەی خەیناکە خواردنێکی تیا بۆ شتێکی تیا بۆ گەڕانێکی تیا بۆ دەمشیرینێکی تیا بۆ بەس ئەوە نەبوو خەڵکی خۆی نیشاندا بەرامبەر ئەوەی کە دەسەڵاتینێ ئەو شتانە مەکرووە خۆشە باسێکی جژنەکانی ڕابردوون بۆ بکەیت جیاوازی جژنی ئێستا و ڕابردوو چییە؟ جژنی ڕابردوو فەرقیە لەگەڵ ئینسانەکانی ئێستا ئەو تام و لێزەتەی کاو سابوو ئێستا نەماوە هیچی خەتای چی خەتای زروفەکەی خەتای کێ خەتای خۆمانە تابع خەتای خۆمان خەتای وەزعەکە وای لە خەڵک کردووە یا خەڵک هەمووی ڕێک و پێک و محتەرەمە وەزعەکەی وای لێ کردو جەناب بکاتی خۆی بە منداڵی لە گوند بوو یان ناو شارە بوو ناو شارا بوو لە چ گەڕێکێک سابونکەران باسێکی جژنی ئەو کاتم بۆ بکە زیاتر مەشغوڵی چییە بوون ئێوە لەو تەمەنەی منداڵیە ئەوسا جژنی ئەوسا زۆر خۆش بوو خەڵک خۆی حازرە کرد دام و لەزەتێکی خۆشی هەبوو ئێستا ئەوە نەماوە هیچ خەڵک مەشغوڵە
تەوەری ئەم جاری ئێمە لەسەر عادات و تەقالیدەکانە ئێستا هەندێک تێکەڵ کراوە بە جەژن مەسەلەن پرسە تازەکەنەوە سەردانی قەبرانەکەن سەرقەبران دەکەن و لە هەمان کاتیشدا مناڵەکان یاری ئاگرین بەکارێنن هەیەناڵە سەردان ناکەم تەلەفۆنێکی بۆکەم بەسە ئەمانە بەڕاستی عادات و تەقالیدێکی خراپ نین شارە لەگەڕێکی ئێمە هەبوو بەس ساڵی تازە گاوران لەوێ ئەیان کرد تا سعات 12 شەوم شانیانە تەقانەوانە هەموو تێکەڵە بوون ئێستا ئەو شەژی ئەوان بوو ئێستا بووە بە هی ئێمە بووە بە عام هی ئێمە نییە هی ئێمە نیە کردوان بە هی ئێمە نابێتتر دەسی لێ هەڵگری بەڕاستی کێ دەستی دەڵگرێت کێ پێم بڵێ هەر خەڵکوی حەز دەکات چ بۆ ساڵەکە نا مەسەلەن بە تایبەتی یاری ئاگرینەکان تەقاندنی ترساندنی خەڵک ترس و بیم ئەمە ڕەوایە ناوە شتێکی عیبە بەس کەس بە قسەی کەس دەکات بە قسە دەکەن گەورەکان خۆیانە چنەیکردن بۆ مناڵەکانیان دەستێکی ئەوانیشی تایە تابان دەستێکی مناڵە مۆزعەکە گۆڕاوە شیراجە چراوە هەر لە عایلاش عایلەکان هەموو شیراجە چراوە کەس تا بۆ کەس لاکەن کەم عایلە ماوە شتێک گرنگە کە ئەبێ وازی لێبێنی عادەتێکی خراپ و بێ وازی لێبێنی لە جەژنا بە تایبەتی جەژنا ئوسوڵیان خۆ جەژن خۆشە هینێکی مبارەکە ڕۆژێکی مبارەک و خۆشە وەردا شتێکی مبارەک و خۆشە جەژن خەڵک لەوە سەردان یەکتریەکە یەکتری ئاشەکاتەوانێ ئەوەی نەیبینەوە ئەی بینێت ئێمە چین چوار گەڕەکە گەڕین لەستا لەگەڵ گەڕین شتێکی خۆش بوو لەوە 600 ماڵ گەڕاوی تامانە هەموو یەگەڕین پێکەوە هات لە دەرگاکە ئەو ژەها لەگەڵمانە هەموو یەکێ ناسی تابان هەموو ناڵم وەزعەکە گۆڕاوە ئێستا هەیە بەعزە شوێن ئێمە منتیقی ئێمە هەر ماوە لەوانەیە ئەقاریوانە نەمابێ نیۆڕۆ هەڵەسن لە خەو خۆشێکی مبارەک و خۆشە نانی جەژنەکەی خۆشە هەر نانی جەژن خۆشە تەقالیدەکەی خۆشە بەس بەعزێ هەیە احترام بۆ تۆ گوێی نایەتی بێ ئوسوڵە سعات 4 هەڵەسێ لە خەو حسابە کەس ناکات گەرمی باوەشی میهروما چووتە و قەو دەزلم لا با بسووتێنێ ژەنگی زویری جاری جاران گەرمی باوەشی میهروما چووتە و قەو دەزلم لا با بسووتێنێ ژەنگی زویری جاری جاران هەنگۆماچی لێوی گوڵ لێدا لەرسازی باڵ هەنگۆماچی لێوی گوڵ لێدا لەرسازی باڵ فەقوو لە ساماکە کۆتر بۆ خۆی کەوت پێم خۆشە باسێکی جەژنی ڕابردوون بۆ بکە منداڵی ئێوە لە چ شوێنێک وازم لە پارێزگای هەڵەبجە بوون لە پارێزگای هەڵەبجە بووین جەژنی زمانی ئێمە جەژنێکی زۆر خۆش خۆش وەکو ئێستا نەبوو جیاوازەکەی چی بوو جیاوازەکەی وەیە ئێستا هەمووی غەمبارە ئەوەی هەیەی ئەوەی نیەتی وەکو یەک غەمبارە تێگەی هەندێک ئەڵێن عادات و تەقالیدەکە مەسەلەن سەردانیکردنی سەرقەبران و پرسەکان و ئەوە تازە ئەکرێتەوە لە جەژنانە ئەمە تا چەند ڕەوایە بەڵای سەرتەرەی قەبران ئەوەی من بزان بەها زۆر ڕەوانیە تێگەی چونکە ئەوە دووبارە بوونەوەی تازەکەی بۆ ماڵەکە بۆ ساحت ماڵەکە چونکە ئەم جەژنە جەژنی خۆشیە جەژنی خۆشیە کە تۆ چووی بەسەر قەبران هەست بە ناخۆشیەک چووی بەسەر قەبران هەست بە ناخۆشیەکەکەیت ناخۆشیەکەی بەڵێ هەست بە ناخۆشیەکەی تەقەمەنیەوەش بەکارێنێ مناڵ و ئەوە گەورەکان چ تەقەمەنی بۆ مناڵەکانیان نەکرد خەڵکە ترسێن ئەوە من بەڕەوا نازانم هەبوو داچڵەکی لە بەر ئەو سەوتوینە ڕابشڵەکیت و ئەوانە ئەرەوەڵا بوو من قەدەوە بەڕەوا نازانم چه عادەتێک هەیە لای جەنابوو هەستەکەی جێ ئەوەیە کە بەڕاستی وەلای بنین لە جەژنانە دووبارە بێتەوە بە گونجاوی نازانی وڵی وەکو جەناب فەرموو ئەم تەقەمەنی و بەعزە شتی ناڕەوا هەیە شی ناڕەوا خۆی هەر ناڕەوایە قەیسی کیلۆ بە 3000 خواستی لەسەر ئێستا بەبوونەی ئەم جەژنەوە لەسەرێتی زۆر زۆر لەسەر بڵێ قەیسەکەی کوێیە قەیسی ئێرانە قوربان ئێرانە جارێن لە ناوخوا نییە خۆمەشمان لە کوێ بوونەوەڵە قەزی خۆم کوێ بە دازان نادەنێ ناودەنێ قەسی ئێرانە سەرەتا جەژن و پیرۆز بێ ئیشەڵڵا خوا لە هەموو لای پیرۆزی وەتەمای قەیسیەکە بکڕی ئیشەڵڵا ئیشەڵڵا جەژن و قەیسەکەیان وتوانە طبعا بەبیرەوەی جەنابوو لە کاتی خوانی جەژنا بەیانیان زیاتر چی لێ ئەنرا ئەو کات طبعا ئەو کەسە مەسەلا چی هەبێ ئەوە لێنی ئەو چی لێ زیاتر خواست بۆ چی بوو ئەو سا
جاران جاران خەڵق گەر لە لادێ بووە چی هەبوو ئەوەی لێنا نیوەی شۆربایەکی لێنا خواردنی جەژنی شۆربا بوو ئەیان ساوەڕێک شتێک مەڕۆن ئەی گۆشت وشیان لێنانە بەڵەوەڵا خەڵک گۆشتی لێنا چیان لێنا حاجی بشی کوردی کوردی بەڵێ لە لادێ برا چی تریشیان لێنا بشی کوردیان لێنا ئێ ئەم کەتە گۆشتی حیوان زۆر کێوی خوارد ئەی فاسۆلیاکە و قەیسیەکە چی قوربانجان قەیسیان لێنا فاسۆلیان لێنا مەسەلا ئەوسا برنجی کوردی بوو لیانە وابزانم برنجە کوردیەکە بری هەموو خواردنانەکەوت هەندێکی ئەڵێن لە جەژنا خەڵکە چی نازانم جەژنەی پێڵێن سەرقەبرانی پێڵێن ئەمانەکەن ئەمە تا چەند ئەوە دروست نییە ئەوە هەر دروست نییە خەڵق لە ماڵ و مناڵی خۆی وازەکە تێگایە و تازیەکە تازە کاتەوە ئەوە نادروست هی واشەیە ئەڵێ کاکە من ناچم سەردان ناکەم تەلەفۆنی یەکەم بەسە ئەوە جێەوە گرێ سەردان جا خزمایەتی بۆیە سار بۆ لە بەرەوە ئامشۆ نییە ئەگە خەڵق ئامشۆ بکە ئامشۆی بێگانش کێ بێ بە خزم نەک خزم ئەوە خزم مەجبوریەوە فەرز ئامشۆی بکە ئێستا گەورەکانمانە چن تەقەمەنی بۆ مناڵەکانیانە کردن خۆمان تەقەمەنی دێن ئەوە خراپە حتا بڵێ ئەو تەقەمانیە خراپە ئارەوەڵا بابەتە دینیەکان ئێمە لە ڕێی شەرعەوە زۆر شتێکە پێدراوە هاوکاری یەکتری سەردانی یەکتری ئەوانی کە نەبوون کرد خزم و کە سوکارن لە ئەترافی خۆت لە دراوسی خۆت زیاتر برەو بۆ بابەتانە بدرێ ناحیە کۆمەڵاتەکان سەردان ڕێزگرتنی دەوروبەر ئەم شتانە ئەگەر تێبینیت کردبێ لە ماوەکانی ڕابردووە ژنەکانی ڕابردووە باوکەکە برا گەورەکە کەس دایکەکە چێ تەقەمەنی بۆ مناڵەکەیە کڕیانی بەڕاستی ئەم شان نابێ ئێمەوە لای بلین بۆ دیاردێکی ناشرینە ئەسڵێ بەمە کۆمەڵگاکەمان داماڵین لەو شتە نیکە مناڵ خوڵقەتی پێوە کردووە تۆ گفتوێ مناڵێکی جوان پەروەردەکەی مناڵێک بۆ ئایندەی وڵاتەکەت و خانەوادەکەت ئەبێ دووری خەیتەوە لە مەسلەی تەقەمەنی و ڕقوچینەوە ئەستا هەر تەقەمەنی شتێکە ئەساسیان بۆ بابەتێک دروستکراوە کە خەڵک مناڕقی لە مناڵی تر بێت ینی کۆمەڵشتی مزعفاتی ناشرینی هەیە گە جوان بیری لێ بکەیتەوە باسێکی یادگاری خۆ لەگەڵ جەژنامان بۆ جیاوازەکەی لەگەڵ ئێستا وڵی هەمە چەشن نەبووین لە لادێش بووین لە پێنجێن بووین لە ستێمانیش بووین بەس ئێمە زیاتر بە مناڵیمان جەژنان بە تایە سووتاندن و بە پاسکی لێخڕین و سینەما و ئەو شتانە کاتی خۆی برۆتە سەر مناڵی ئێستاش خەریکی مۆبایلە ئەوە دیاردەیەکە لە هەموو ماڵێکە هەیە ینی لی بسنی قوڕی دنیاکە بەسەر خۆیە نۆ جەژنەی پێڵێن سەردانیکردنی سەرقەبرانی پێڵێن هەندێک بابەتی دیکە هەیە کە زیندووە کرێتەوە بەڕاستیمە عاداتێکە و ئاین داوای نەکردووە پێم خۆشە جناب پەیام وچیە بۆ کەسانی کە لە جەژنەکەکەن لە خۆشیەوە بە ناخۆشی و بە پرسەگیێڕان هەیە سەردانی ماڵەکان بە ئەوان پرسیان هەبوو مانگەی لەمەوە پێش دووبارە بڕێنەوە سەرخۆشیان لێ وڵا قوربان سەرەتا زۆر بە گەرمی بە خێراتمتان نەکەم دیارە هەموو میلەتێک کۆمەڵە کەلتوری خۆی هەیە ئێمەش وەکو نەیەکێک لە نەتەوەکانی سەر ئەم جیهانە نەتەوەی کورد بە تایبەت وە لە ناو نەتەوەی کوردیشا شاری سلێمانی خاوەنی کۆمەڵە کەلتور و پەیامی خۆمانین و ناکرێت یعنی ئێمە کەلتورەکەی خۆمان بگۆڕین قەت لەگەڵ ئەوە نیم سلێمانی بە کەلتوری خۆیەوە جوانە سلێمانی شاری ئەدەبە شاری هونەرە شاری شاعیران و شاری شۆڕژگەڕانە شاری ئەو هەموو کەڵە پیاوە جوانە بووە جا هەرچیەک لای ئەوانەوە هاتبێ ناکرێت من لە ئێستاە خوا نەخواستە بڵم لەگەڵینم لەگەڵیمی لەبەری کەلتوری بابا پیرانمانە جناب لەگەڵ وایە کە بچینە سەر قەبرانی لەگەڵ جەژنە کەلتوری سلێمانی چی بێ من لەگەڵی ئەژیم و ئەمرم ئەوە نەبخۆشەوێت حەزەکەم وابێت سلێمانی چۆن بووە لە بیدایەتەوە چۆن هاتووە باوا بڕوە ئەمە کەمینەیەکن کە سلێمانی وا ناکات ئەمە کەمینەیەکن بەڵام ئەمان نیم ببوورە وەکو ئەمان وەکو ئەمان نام بەڵام وەکو بەعام کە لە ئیتارێکی ئامە قسە بکەم لەگەڵ کەلتوری شارەکەم ئێمە مەبەستمانەوەی جاتی کللتورکەین باسیەوەکەین کە هەندێک کەسەیە مەسەرەن لە جەژنەکە پرسەوەکێڕێ نا من قەت لەگەڵ ئەوە نیم سلێمانی بە جوانیەکانیەوە جوانە ناکرێ ئێمە خەڵکی بابەتەکەش سلێمانی هەم کوردستان هەموو کوردستانە بەڵام من بزاد لەسەر سلێمانی ئەڵێم جەژنی خۆشیە جەژنی شادیە جەژنی دڵخۆشیە ئاشتیە جەژنی ڕازیکردنی دڵی برادەرەکان تا کە سوکارتە ئەمانەیە نەکخوا نەخواستە تۆ بێت هەموو بۆنەکان بێنی تۆ لەو بۆ نەخۆشە دەری بڕ ئێستا بابەتێکمانەیە یاری ئاگرینە
باوەڕ خەڵکی زۆر ترسانەوە وەکو تەڵەی خەنە نازام گیرفانی خەڵکو و مناڵ و ئەوە ئەیکا ئێمە ئاسمانەکەمان بە ناشکوری نەبێ هەر تەقوتۆقە هەر ساروخە و هەر درۆنە و هەر دەنگەدەنگ و هەر شەوان لە دەنگەوە ڕاشڵەکەن هیچی با خۆمان دەستمان نەبێت لەم تەقەمەنیە وەڵاهی من قەت لەگەڵ ئەوە نیم شتێکی خراپە بەڕاستی چکێمە تەنیا کە لە گەڕک و لە کۆڵانەکانە ئەژین وەکو دانیشتوان هەمووی لەشی ساغ نییە هەیە نەخۆشە هەیە مەشاکیلی هەیە وە لە ڕاستیان لایەن کە سوکار و باوک و دایکیشۆ کە بۆ مناڵەنیان ئەم یاری ئاگری ناکڕن من قەت لەگەڵی نیم چکە لە پڕی تەخێنێت دایکێکە نەخۆشە لە ماڵەکەی ئێوەی ساحەت کاوە دڵی ڕاشڵەکێت قەت لەگەڵ ئێوە نیم بوو داواش لە دایک و باوکان لە دایک و باوکانەکەم لە شارەکەمانە لەمە دوور بکەوینەوە با مناڵەکانمان بەوە سەرقاڵ نەکەین بەشتی جوانەوە بە ئەخلاقەوە بە هونەر و کەلتورە جوانی شارەکەمان و سەریا خەڵک لە تەلەفۆنی یەکەم بەسە بێویست ناکات سەردان بکەم ڕاستی تەلەفۆنجی سەردانەکرێتەوە نەخێر ئێمە سیمای ئەم شارە بەوە جوانە کە چۆن لەگەڵی بووین ئەبێ هەروە لەگەڵی بین ئەمە بجێڕینەوە متمانە بە ناو خەڵک متمانە بە چیە گەڕێتەوە بۆ سەردانی کردن و هاتوچۆیە نەخوا نەخواستە من لە ڕێگەیەکی سۆشال میدیا و تەلەفۆنێک و نامەیەک و کۆتایی پێبێنم نەخێر سلێمانی بۆ جوانە ئەبێ چۆن جەژنمان کردووە ئەبێ هەروە جەژن بکەین سەردانی خزمان بکەین جەژنە پیرۆزە لەگەڵ یەکتری بکەین ئەم لەولای یەکتری ماچ بکەین گۆرانی بژین بڵێن بەراتمان فێر بکەن شەر پڕکەن لە پێکەنی هەڵبڕن دەنگ و سەدای سۆزی گردن ئازادی گشت پێکەوە ڕووبکەنە نێو مەملەکەتی شادی دنیاکەی لە جوانی هەمووشت ڕازاوەیە ئەسۆ ڕەنگی ئاڵبووە تەمی خەم شارەوەیە خۆی تۆش ببارێنە بارانی میهرەبانی با سەوز بێ درەختی جەژنتان پیرۆز بێ ئەفو ببورن جەژنی تۆش پیرۆز یاخوا سەلامەتی یاخوا لە هەزار جەژنە بەڕێزی تۆ بەڕێزی باسێکی جەژنی ئێستا و ڕابردووەکەین فەرقی هەیە زوانیە وەڵی فەرقەکەی چییە فەرقەکەی ئەوەیە زوو خەڵکەکە نەوعێت لە هەمووی تەبا بوو ئێستا فەرقەکەی ئەوەیە نافەرقەکەی چییە ئێستا تەبانین نەبەخوات کەس تەبانیە کەس نەبەخوا لە ڕەحم نەماوە لە جەژنەکان هەندێک کەسە چن بۆ پرسە تازاکەنە چن بۆ سەرقەبران بەڵێ دایک و باوکەکە چ تەقەمەنی بۆ مناڵەکەی کڕێ لەو لاوە ئەڵێ ناچم بۆ سەردانەکەی تەلەفۆنی یەکەم بەسە و ئەیکێتە لە بەخوا من ناچم جەژنی پێشوو چم ئەم جەژنە ئەو نێ من دوو پێم ناڕوا و ئەتر ئاوا ئەوێتە جەدەل کێشە ئەمە ڕاستە جا نەوەڵی ئەمە ڕاست نییە قەت ڕەحم نەماوە ڕەحمەکەیە ئارە بەخوا کەسایەتەکە کەم بۆ تۆ کەم کەسایەتەکە کەم بۆ تۆ جاران وا نەبوو جاران وا نەبوو وەڵی جاران خەڵکەکە زۆر تەبا بوو بەیەکەوە خەڵک هاتو توێ خەڵکیە کرد ئەمە چوو سەردانی دراوسێکەکە ئەو سەردانی سە براکە نایە بۆ لاچە تەلەفۆنێکی بۆکە لە ماڵی خۆی وتەوە یعنی چی ئەمە قەزێکە چیە قەزێ ئەوەیە ڕەحم کەم بۆ تۆ ڕەحمەکە نەماوە ئەرە وەڵڵا قەزێ ئەوەیە باسێکی ڕابردوون بۆ کەی جەژانی ڕابردوو سفرەخوانەکان لەوە چێوەکو ئێستا دەوڵەمەند نەبوو سەر سفرەکە نەوەڵڵا جاران برنجەکە کەم بووە یا ساوەر بووە یا ئەوەیە کە دەوڵەمەند بۆ برنجی هەبووە یا حیوانی هەبووە کابراڕانی هەبووە مەڕی سەر بڕیوە بۆ خۆی ئەوە بووە یعنی ئەکە سەریشی بڕیەوە بەشی دراوسەکەشی یاوە لە عینە کاتە یعنی ئێستا ڕەحمەکە کەمە کەم ڕەحمەکە نەماوە وەکو جاران نەوەڵڵا وەکو جاران نەماوە نەوەڵڵا کاحاجی سەلام عەلەیکوم کاحاجی بە بیرەوەری جەناب و جەژنەکانی ئێستا یان ئەو کات چۆن و ئێستا چۆنە والله بلەم چی جەژنی ئەوسا خەڵک هەرچی بووایە ئەی خوارد بەکاری هاور بۆ جەژن کوردەواریش بۆ خواردنەکە کوردەواری هەرەوەڵا ئەیشی خۆ هیچ نەبوو ئیلا کوردەواری نەبوو بەڵێ ساوەر و برنج و ماش و نیسک و ئەمانە بوو کاکە گیان ئێستا باشترین خواردنەوە کەچی دڵەکان وەکو پێویست نین ئەرەوەڵا وەک پێویست نییە ئەیجاچی بکەین چارەمان نییە تازە کەوتینەتە ئەم ڕۆژەوە ئەتر خوا بە ڕەحمی خۆی ڕەحممان لێ بکە ئامین ئیشاءالله دووبارە جەژنیشی پیرۆز بێ ئیشاءالله خوا مبارەک بێ لە تۆیش لە ئێوەیش خوای گەورە بتان پارێزیە زۆر سوپاس مەمنون دەست و خۆش زۆر سوپاستان دەکەم دووبارە جەژنی جەنابیشی پیرۆز بێ ئێوەش پیرۆز بێت بۆ کارەکەی چییە ئەم خەم ساردیە ئەمە تەماحەکەیە
خەڵکەکە باوشی کرۆ بە دنیاکە برا و کەس و کار و هەمووی لەبیر چۆتوانێ قەزیە دنیاکەی ئەوەیە تر هیچی کە نییە دنیاکەمانیان خۆمانی خۆمانین باوشمان کرۆ بە دنیاکە دنیا هە لە جێ خۆیەتی هەروەکو خۆشێتی هەوکو خۆشێتی قەزیە تەماحەکەیە خەڵکەکە ئەوەی لێ هاتووە و کۆتایی پەیوەندی تەلەفۆنەکان جێگەی سەردانەکان ئەگرێتەوە یان پەیوەندی تەلەفۆنەکان جێی سەردانەکان باشترێکە باشتر هەر نەبێت لەوە باشترکە نەبێت بەس جێگەی ئەوەش ناگرێت زۆ بڵێ ناچم تەلەفۆنەکە بەسە باشترێکە لە ماڵەکە دانیشتی پێی خۆشە چاکە خۆی لە ماڵەکەی پێی خۆشە نەوەکو تۆ لە دوورۆ تەلەفۆنێ بکە و ئەتەوە کۆتایی پێبێ ئەوە وەکو نەچێ باشترە هەشە سەر سفرەکەی ئەرزەکە تەسویرێکە ڕسمێگرێ وەکۆ لە خۆی پێوە نوێنێ جەژنی ئەوەیە نا ئەوە گوناح ئەوەی کە لە بەرنامەکەدا گوێبیست بوو قسە وتەی هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان بوو لەسەرەوە عادات و تەقالیدە نابا و نەگونجاوانەی کە تێکەڵ بە جەژن کراوە باسییان لەوەکە کە ئێمە ئەبێت تەنیا لە ڕوانگاینەکە و سەی جەژن بکەین و هیچ کاتێک هەندێک عادات و تەقالیدی نابا و ناجۆر تێکەڵ بە جەژن نەکرێت کە ئەویش تازەکردنەوەی پرسە و سەردانیکردنی سەرقەبران و بەکارهێنانی یاری ئاگری لای منداڵان و کڕینی لەلایەن باوکو و برا و کەسوکاریەوە بۆ منداڵەکە و سەردانی نەکردنی یەکتری و تەنها لە ڕێگەی پەیوەندی و چەند بابەتێکی دیکەیان بەس کرد تا بەرنامە و بەیەگەشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارتە زایە ناکات.